سلااوان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. گیان لە دەستانی گوماناوی بەندکراوێک لە کرماشان، ڕێگریکردنی ناوەندە ئەمنیەتیەکان لە چاوپێکەوتنی بنەماڵەی گەراوان لەگەڵ ئارمیتا، دەست بەسەرکردنی ئەیوب ئەحمەدی لە شاری سنە، سەپاندنی سزای زیندان بەسەر عەبدوڵڵا گولەستانی لە شاری بۆکان، ناڕوونی چارەنووسی بەندکراوێک لە دیوانجەرە و گوشاری ئیدارەی ئیتلاعاتی مەهاباد بۆ سەر بنەماڵەی بەندکراوێکی سیاسی. درێژی هەواڵەکان گیان لە دەستانی گوماناوی بەندکراوێک لە کرماشان لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوێکی تازە ئازادکراوی خەڵکی کرماشان بە ناوی محەممەد سەعید بەخشایش تەنیا چەند ڕۆژ پاش ئازادبوونی لە گرتوخانە ئیتلاعات بە شێوەی گوماناوی گیانی لەدەستا. بەوتەی سەرچاوە خۆجەییەکان محەممەد سەعید بەخشایش پیشەی ئارایشگەری بووە و پاش ئەوەی بەنەرێکی لەسەر دوکانەکەی بە دروشمی خەڵکی نا لە جیایەتی ڕۆیشتن بۆ کەربەلا یارمەتی خەڵکی هەژار و فەقیر یان ڕێکخراوە مەدەنیەکان بدەن هەڵواسی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەرکرا. ناوبراو چەند ڕۆژ پاش ئازادی بە شێوەی گوماناوی گیانی لەدەستا و بنەماڵەکەی ڕایانگەاندووە کە ڕۆڵەکەیان هیچ پێشینەی نەخۆشی درێژخایەنی نەبووە و ناوەندە ئەمنیەتیەکان بە بەرپرس دەزانن. ڕێگریکردنی ناوەندە ئەمنیەتیەکان لە چاوپێکەوتنی بنەماڵەی گەراوان لەگەڵ ئارمیتا ڕۆژی دووشەممە هەفتەی مانگی ڕێزبەر ئاوا گەراوان خوشکی ئارمیتا گەراوان بە مەبەستی دیداری خوشکەکەی سەردانی نەخۆشخانەی فەجری کرد، بەڵام لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕێگری لێکرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم بە بنەماڵەی گەراوەندیان وتووە کە ژووری بەستەریبوونی ئارمیتا گۆڕاوە و نابێت چاوتان پێ بکەوێت. کاتێک خوشکەکەی ئارمیتا ناڕزایەتی دەرئەبرێت بە گازی فرمێزرێژ وڵامی ئەدەنەوە. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی نۆی مانگی ڕێزبەر ئارمیتا گەراوەندی تەمەن 16 ساڵ لەلایەن ئاتەش بە اختیارەکانی ڕژیم لە مێترۆی شوهەدای تاران درایە بەر لێدان و چووە کۆما. دەست بەسەرکردنی ئەیوب ئەحمەدی لە شاری سنە شەوی یەکشەمە 16 ڕێزبەری 1402 هەتاوی ئەیوب ئەحمەدی تەمەن 27 ساڵ و خەڵکی گوندی ئارەنانی سەر بە شاری سنە لە هێرشی هێزە ئەمنیەتیەکان بۆ سەر خانە باخەکەیدا دەست بەسەرکرا. ئەیوب ئەحمەدی ئامۆزای عەلی و دیار ئەحمەدیە کە 24 ڕۆژ لەمەوبەر دەست بەسەرکراون و هەتا ئێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستا نییە. بە پێی راپۆرتەکان دەست بەسەرکرانی ئەیوب ئەحمەدی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە شێوەیەکی تونند و تیژانە بووە و هەتا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکران و شوێنی ڕاگیرانی ئەو سێوە علاوە لە بەردەستان نییە. سەپاندنی سزای زیندان بەسەر عەبدوڵڵا گوڵستانی لە شاری بۆکان. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، عەبدوڵڵا گوڵستانی هاوڵاتی خەڵکی بۆکان لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە بە 113 ملیۆن تمەن سزای ماڵی و 31 ڕۆژ زیندان مەحکوم کراوە. بە پێی زانیاریەکان عەبدوڵڵا گوڵستانی ڕۆژی شەممە ڕێکەوتی 11 خەرمانان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. جێگەی ئاماژەیە کە تا ئێستا هیچ زانیاریەکی ورد لەسەر ئەو تۆمەتانەی کە ئاراستەی ئەم هاوڵاتی کراوە لە بەردەستانیە. ناڕوونی چارەنووسی بەندکراوێک لە دیواندەرە. بە پێی راپۆرتەکان چارەنووسی هاوڵاتێکی خەڵکی دیواندەرە بە ناوی عەلائێددین فەتحی پاش دەست بەسەربوونی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. عەلائێددین فەتحی ئێوارەی ڕۆژی 29 خەرمانانی 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەرکرا. بە پێی زانیاریەکان دایکی ئەو بەندکراوە لە کاتی دەست بەسەرکرانیدا تووشی جەڵتەی دڵ بووە و ئێستا لە بەشی تایبەتی نەخۆشخانەی ئەو شارە لەژێر چاودێری پزیشکیدایە. جێگەی ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی عەلائێددین لە بەردەستان نییە. گۆشاری ئیدارەی ئیتلاعاتی مەهاباد بۆ سەر بنەماڵەی بەندکراوێکی سیاسی. ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕێزبەر ئیدارەی ئیتلاعاتی مەهاباد بنەماڵەی بەندکراوێکی سیاسی دانیشتووی دەرەوەی وڵاتی بە ناوی سالار عەبدوڵڵاهی ساوجوبلاغی بانگێشت و هەڕەشەی لێکردوون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان
بەیانی ڕۆژی یەکشەمە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بنەماڵەی سالار عەبدوڵڵاهی بۆ ئیدارەی ئیسلاحات بانگ کراون. پاش سەردانی ئەو بنەماڵەیە بۆ ئیدارەی ئیسلاحات مۆبایلەکانیان زەوت کراوە و پەیوەندیەکانیان لە نێوخۆ و دەرەوەی وڵات کنترۆڵ کراوە. هەروەها یەک بە یەکی ئەندامانی ئەو بنەماڵەیە لێپرسینەوەیان لێکراوە و هەڕەشەیان لێکردوون کە نابێت بە هیچ شێوەیەک لە مەراسمەکاندا بەشداری بکەن. گیانلەدەستانی سێ ئەندامی بنەماڵەیەک لە ئاگردا لە مەریوان. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا سێ ئەندامی بنەماڵەیەکی خەڵکی گوندی دەلی سەر بە شاری مەریوان لە ئاگرکەوتنەیەکی بە ئەنقەسدا گیانیان لەدەستاوە. بە پێی زانیاریەکان دوو خوشک و منداڵێکی چەمەند 2 ساڵ لە خانوویەکدا لە گەڕەکی کەمەربەندی دوی مەریوان بە هۆکاری کێشەی بنەماڵەیی لەلایەن یەکێک لە ئەندامانی دیکەی بنەماڵەکەیەوە سووتێنراون و لە کۆتاییشدا تاوانبارەکە خۆیشی ئاگرداوە و گیانی لەدەستاوە. کۆچی دوایی باوکی پێشمەرگەیەکی گیانبەخکردووی کۆمەڵە لە باینچۆ. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەمە 17 مانگی ڕێزبەر سەید نەسرۆڵڵا ئەحمەدی باوکی پێشمەرگەیەکی گیانبەخکردووی کوردانی شوان بە ناوی جەمیل ئەحمەدی ناسراو بە ئارام لە ناوچەی باینچۆی سنە کۆچی دوایی کرد. سەید نەسرۆڵڵا ئەحمەدی لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لەدایک بوو و لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کردووە و تەرمەکەی ڕۆژی ڕابردوو بە بەشداری بەرینی خەڵک لە گوندی باینچۆی شاری سنە ئەسپەردەی خاکرا. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانی سالز لە پاڵاوگای ئابادان. بەیانی ڕۆژی سێشەمە 18 مانگی ڕێزبەر ژمارەیەک لە کرێکارانی ئەرکانی سالسی شاغڵ لە پاڵاوگای ئابادان لە ڕانڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ئەرکانی سالز خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان و تەزمینی ئەمنیەتی پیشەیی و مەعیشەتی بوون. کرێکارانی ناڕازی هەروەها داوایان کرد شرکەتی پەیمانکاریەکانیان وەلا بنێرن و جیاوازی لە شێوە و ڕێژەی پەرداختی حەقدەست و مەزایە نەمێنێت. شایانی باساکە لە پاڵاوگای ئابادان 4000 کرێکاری پەیمانکار کار دەکەن و لە دۆخێکی خراپی مەعیشەتدا دەژین. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی شەریف لە ئازجیاکردنەوەی ڕەگەزی. ڕۆژی دووشەمە 17 مانگی ڕێزبەر کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی شەریفی تاران لە ئازجیاکردنەوەی ڕەگەزی لە کتێبخانە ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان خوێندکارانی ناڕازی بە بەدەستەوەگرنی پلاکە دروشمەکانی جیاکردنەوەی ڕەگەزیمان ناوێت نا بۆ جیاوازی ڕەگەزی و نەپادگان نەبۆنگا بژی دانشکایان بەرزکرەوە و لێنەوە ساڵۆنی خوێندنی کتێبخانە مانیان گرت. گیانلەدەستان و برینداربوونی 8 کرێکار لە ڕووداوی هاتۆچۆی سیرجان. بەیانی ڕۆژی دووشەمە 17 مانگی ڕێزبەر بەهۆی پێکدادانی نێوان دوو سرویسی هاتوچۆی کرێکارانی معدەنی گۆلگۆهەری سیرجان کرێکارێک گیانی لەدەستا و 7 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئۆتۆمبیلی یەکێک لە کرێکارانی شیفتی شەو کە لە کاتی گەڕانەوە بۆ ماڵ بووە لەگەڵ سرویسی گواستنەوەی کرێکارانی شیفتی ڕۆژ لە جادەی نێوان سیرجان بۆ شیراز پێکیانداداوە بەهۆیەوە کرێکارێکی شیفتی شەو بە ناوی ئەمیر عەباسلو گیانی لەدەستا و 7 کرێکاری دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانی کرمان. بەیانی ڕۆژی دووشەمە 17 مانگی ڕێزبەری 1402 هەتاوی حکمی ئەعدامی سێ بەندکراو لەوانە شارۆمەندێکی بەلوچ لە زیندانی کرمان جێبەجێکرا. بەوتەی چالاکانی مافی مرۆڤی بەلوچ پاشناوی ئەو بەندکراوە بەلوچەی لە سێدارە دراوە ناڕووی بووە و شارۆمەندێکی خەڵکی ئەفغانستانیش کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بە ئەعدام مەحکوم کرابوو لە زیندانی کرمان لە سێدارە درراوە. هەروەها بەندکراوێکی دیکەی بەلوچ بە ناوی حەیاتۆڵڵا بەراهووی خەڵکی زاهیدان بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی کراوە. و دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران کەسی کرێکاران لە ئەندۆنێزی. ڕۆژی سێشەممە 18 مانگی ڕێزبەر کرێکارانی ئەندۆنێزیایی لە ناڕزایەتی بە گۆڕانی یاسای کار لەو وڵاتە و لە بەرچاوگرتنی بەرژەوەندی سەرمایەداران خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئەو خۆپیشاندانە لەلایەن کۆنفدراسیۆنی ئیتحادیەی کرێکارانی ئەندۆنێزی سازکراوە کرێکاران لە ئازگۆڕانی یاسای کار بە پێی بەرژەوەندی سەرمایەدارانی بیانی ناڕازین و خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی ڕێژی هەڵاوسان و واهێڵی هەژاری و وەلانانی یاسای نوێی دروستکردنی پیشەبوون. جێگەی ئاماژەیە کە هەزاران کرێکار لە شارەکانی جاکارتا، ماسکارا،
میدان، سەمارەنگ و سۆرابیا لەو خۆپیشاندانە بەشداریان کردووە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر بەختەوەر بشین.